وەکو نوێنەرانی مامۆسایانی وانەبێژ و تەواوی مامۆسایانی دامەزراویش لە کوردستان ڕای دەگەێنین کە مانگێک و چەند ڕۆژێکە ئێمە قسە دەکەین هاوار دەکەین بۆ خەمی پرۆسەی پەروەردە. ئەمڕۆ کاتی ئەوەیە بەرپرسانی پەروەردە قسە بکەن و مامۆسایانی وانەبێژ و نوێنەرەکانیان بێدەنگی هەڵەبژێرین تا ئەو کاتەی کە وەزیری پەروەردە و بەرپرسیارانی پەروەردە قساکەن. تەنیا 12 دقیقە بێدەنگیمان هەیە و هیچی تر. ئێمە هاتووین وەکو خۆپیشاندنێکی سلمی پامەکانی خۆمان ئەمانەیە بگەێنین بە حکومەتی خۆمان و وەزارەتی پەروەردە دڵگرانین بە داخستنی قوتابخانەکان و وەستانی خوێندن. بەڕاستی ئێمە ئیتر حەلێکی جەزریمان ئەیە بۆ ئەم مۆزوعە بۆی ئیتر تەواو مەکتەب کرێتەوانێ و دەوامی خۆمان بکەینەوە بە ئاسایی. میلاکەم هاتوون بۆ پشگیری وانەبێژەکانیش و ماوی خۆشمان ئەگەێنین بە حکومەت. ئەی حکومەتی نەوتاوی بە ئیهمالیت کەوتاوی